دەستخۆشی بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەم راپۆرتە. جاسانم چینە تەوەری ستۆدیۆمان ئەمە زۆر کەسمانەیە لەوەی کا لەگەڵەوەی لە پۆلی 12 نمرەیەکی باش بەدەست ئەهێنێت، بەڵام ئاواتە خوازە لەوەی کا بچێتێکێک لە بەشە هونەریەکان بخوێنێت، یاخود زۆر کەسی دیکەمانەیە ئاوات و خولیای ئەوەیە کە بە شێوازێکی ئەکادیمیانە بەشەکانی هونەرەکان بخوێنێت بۆی کا بتوانێت زیاتر تایە قوڵ بێتەوانێت، زیاتر بتوانێت بەهرەکانی بەرەو پێشەوە بەرێت و تاکو بتوانێت باشترینەکان پێشکەش بکات. هەر بۆیە لە ئێستادا وەرگرتنی خوێندکاران لە کۆلێژی هونەرە جوانەکانی زانکۆی سلێمانی دەستی پێکردووە. چەندین مەرج و ڕێکاری یاسایی هەیە، یاخود ئەو ڕێکارانە هەیە بۆ ئەوەی کە خوێندکارێک بتوانێت لەو کۆلێژەیە بخوێنێت و لەو بەشەی کاخۆی خولیایەتی و ئەو بەشانەی کە ئێستا فۆرمەکانی بەردەسا فیلمسازی و شێوەکاری میوزیکە. ئێمە ئەمانەوێت زانیاری زیاتر وەربگرین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ڕۆژگار کەمال جێگری ڕاگری کۆلێژی هونەرە جوانەکانی زانکۆی سلێمانی. مامۆستا ڕۆژگار سڵاو لێبێت و بەخێر بێی سەرچاومان. سڵاو لێوەش بەخێر بێیت. زۆر سپاس بۆم دەرفەتەوە و سپاس بۆ ئەم بەرنامەش. زۆر سپاس. باس ئێستا باس لە ڕێکارەکان بکەین کە ئێستا فۆرمەکان بەردەستە بۆ بەشەکانی فیلمسازی و شێوەکاری میوزیک. بەڵێ هەڵبەت خۆی سێ بەش نییە ببورن، خۆی چوار بەشە. بەشی گرافیک دیزاینیش هەیە، هەویژی شەکە لە بەشونەکان کە لە کۆلێژی سلێمانی. بەڵێ لە ئێستا ئیتر کۆلێژی هونەر فۆرم دابەژەکە تایبەت بەو چوار بەشەی کە لە کۆلێژی هونەری زانکۆی سلێمانیا هەیە. هەڵبەتە کاتەکەی تەسادوفی 21 حوتاوک و 28 واتە تاو بەروارە فۆرم دابەژەکە. بەڵێ خوازیاران یاخودۆ خوێندکارانی کایان و داوای خوێندن کەنیا فۆرم کە توان لەو ماوەیە بچن فۆرم وەرگرن بۆ هەریشێک لەو بەشانە و ئەو بەشانەش یاخودە و توێژانی کە ئەتوانن داوا پێشکەشکەن بۆ کۆلێجی هونەر یاخود بۆ چوار بەشە بریتین لە خوێندکارانی شەشی ئامادەی هەڵبەتە بە هەردوو بەشەکەی وێژەی و بابلی بەڵێ ئەوە دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانی ژەتوان داوا پێشکەشکەن. هەڵبەتە دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانی ناحکومی شەتوانن بەدەر لەوانش دەرچووی یاخود بەهرەمەندان یاخود دروستتر بڵێم ئەو هونەرمەندانی کە لە سندیکای هونەرمەندانی کوردستان و کەوانیش کورسی مەقەدی خۆیانێ ئەتوانن فۆرم وەرگرن و داوا پێشکەشکەن بۆ هەریچێک لەو بەشانی کە لە کۆلێژی هونەرا هەیە. مامۆستا ساڵانە کورسی تەرخانەکرێت هەر یەکسەر لە ئێوە دەستپێکرد بۆ ئەنجامانی سندیکای هونەرمەندانی کوردستان. ئایا بۆ ئەم ساڵ هیچ ڕێنماییەک هەیە بۆ خۆزیارن کە بیانەوێت بەشدار بن؟ هەڵبەتە ئەوانی کە داوا پێشکەشکەکەن لە سندیکای هونەرمەندانی کوردستانەوە بۆ هەریچێک لەو بەشانە بە نمونەکە لە کۆلێجی هونەرا ئێمە چوار بەشی هەیە، بۆ هەریچێک لەو بەشانە سێ کەس یاخود سێ کورسی سندیکای هونەرمەندانی کوردستان هەیە، واتە بە هەر چوار بەشەکە 12 کورسی هەیە. هەر لەقەیەک لە کۆلێجی هونەرا بەپێی پارێزگاکەی خۆی 12 کورسی هەیە کە توان داوا پێشکەشکەن بە پێوە مەرجانێکی. هەڵبەتە ئەوانی کە لە سندیکای هونەرمەندانی کوردستانەوە داوا پێشکەشەکەن بۆ کۆلێجی هونەر بە پێوە ڕێنمایی تاوکو ئێستا هەیە، پێویستە کۆنمریان هەڵبەتە لە 60 بێ، هەڵبەتە لە خوار 60 بێ هەر ئەتوانن. تەمەنیان پێویستە لە 35 ساڵ پتر نەبێ، زیاتر نەبێ، زیاتر نەبێ. بەڵام ئەگەر زیاتر بوو لە 35 تاوەکو 45 ساڵ بۆ هەیە ئەویش داوا پێشکەشکە، بەڵام ئەچێتە ناو سیستمی پارا لێڵەوانێ. بەو شێوە ئەتوانێت ئیتر دوجاری ژێتر چاوپێکەوتنەکەویش داخلیەوە بێ و بەڵام لە ناو چاوپێکەوتن ئەوەی کە هەیە لەوەیە ئەوان سێ چاوپێکەوتنەکەن، واتە دەرچۆکانی ئەوانتر دوانە بەس ئەمان سیانە دوو تیۆری تیاو لەگە پراکتیکیەکە. تیۆریشیان ئەوان لیژنەیەەکە دوجار لەسەر ئاستی زانکۆ پێگەێنرێت و چاوپێکەوتیان لەگەڵەکرێت. باشێکێک لەو مەرجانی کە من خوێندمەوە ئەوەیە کە نابێت لە 5 ساڵ زیاتر بێت لەوەی کە دەرچووی ئامادەی بێت، یاخود پۆلی 12 تەواوکە بێت، یاخود پەیمانگای هونەرە جوانەکان. لەوەچێت زۆر کەسمان هەبێت دەرفەتی نەبوو بێت لەو 5 ساڵەیە بتوانێت بێت بۆ کۆلێژ بخوێنێت. ئەکرێ بڵێن دەرفەتێکیشە بێت بۆ ئەوان چانسێکیانە بێت کە بەشدار بن بتوانن بخوێنن لەو بەشانەی کە خۆیان خولیان هەیە. بەڵێ هەڵبەتە خۆی دەرفەتەکە ئەوەیە کە باسم کرێ بۆی هەیە چێ لە ڕێگەی سندیکای هونەرمەندانی کوردستان بێتە ئەندام لە ناو سندیکایە، چکە سندیکا تایبەتە ئەتوانێت ئەو ڕێگا هەڵبژێرێت. ئەوانەی کە لە سندیکای هونەرمەندانەوە چەند ئەوانن کە هەم تەمەنیان هەڵکشاوە و فترێکی زەمەنی زۆر تێپەڕی بووە بەسەر خوێندنەکە، چکە ئەوانە فترێ
شتێک لە خوێندندا بڕاون یاخود تەواویان کردویتەوە و هونەرمەند و کاری تر ئەوە ئەکەن ئەتوانن لەو ڕێگەیەوە بنە ئەندامی سەندیکا و کاری هونەریان هەیە و بە پێ و دۆکۆمنتانی کە هەیەە داوا پێشکەشەکەن و داخلی ناو پرۆسەکە بن و ئەچنە ناو کێبەرچێکەوە. لە ئێستا خوێندکاران ئەتوان فۆرم وەربگرن بۆ بەشەکانی فیلمسازی شێوەکاری میوزیک و گرافیک دیزاین گرافیک. باشە ئەم 4 بەشە لە ئێستا کامیان خواستیان لەسەر زیاترە؟ لە ڕاستیە ئەتوانم بڵێم هەر 4 بەشەکە گرنگی و تایبەتمەندی و پێگەی خۆی هەیە. هەر یەکەی خوازیاری دیزاین پێما بێن نوێترە لە ئەوان. گرافیک دیزاین بەڵێ بەشێکی نوێیە بە بەراورد بە بەشەکانی تر هەڵبەتە ئەویش خواستی لەسرە ئیتر ئەوان ئەڵبەتە ئەویش بەشێکی باشە کۆمەڵە مامۆستای چاک شارەزا ناوخۆ دەرەوە ئەوانی تیاڵێنەوە پرۆگرامیشی زۆر باش خزمەتی باش دەو بەشەکرێت ئەتوان لە ماسێکی زۆر باش و بەرز و گەورەی هەیە بە پێ ئەو ئەزمونە نوێی کە هەیەی لە ئێستاە کە ئەتوان لەمە بەشە لە سەرەتادایە بەڵام وەکۆی گرنگی هەڵبەتە هەر 4 بەشەکە گرنگی خۆی هەیە چونکە ئەبێوەمان بیر نەچێت کە ئەم بەشانە هەریشێکیان چەندین جیلیان پێگەیان و هەریکێکیان چەندین کادر و هونەرمەند و مامۆستا و تا ئاستی تعلیماری و ماجستێر و دکتۆرا و پرۆفسۆری پێگەیان و هەریشێک لەو بەشانە چه بەشی شێوەکاری بێ کە ئەتوانم بڵێم ڕەنگە و چانسی زیاتر بەرکەوێت کە چەندین کادری پێگەیان و تاوکۆگاتووی کە بەشی میوزیک و بەشی سینەما و دڵنیاشم بەشی گرافیک دیزاینیش بە هەمان شێوە لە داهاتوە کادری باش و دروستتر و پلەی باڵاتریش پێگەێنێ بووە ئەوان پێم وایە کە هەر بەشێک گرنگی خۆی هەیە چکە بە حکومی کە من خۆم لەناو پرۆسەکەیان لەناو بەشەکانە ئاگادام لەناو ئەنجومەنەکەیان هەریشێک لەم بەشانە بەڕاستی بەردەوام لە نێوبوونەوەیە بەردەوام لە گفتوگۆکردنان بەردەوام ئەباڵنی ئەبدەیتکردنان هەریشە لە بەشەکان ئەمە کە گرنگیشی زۆری دروستکرد بۆی ئەتوانم بڵێم منە وەڵامەوە ئەیەمەوە کە کۆلێجی هونەر بەگشتی ئاسێکی زۆر باشی هەیە لەسەر ئاسی عێراق لە ئێستاە نەک لەسەر ئاسی کوردستان مەبەستم کۆلێجی هونەری زانکۆی سلێمانیەوە ڕاستی زۆر باشە لەگەڵەوەی کە ئەتوانین بڵین هونەر پێویستێکی سەرەکیە بۆ ژیانیانی هەخۆی ژیانکردن ئیتر بەشەکە لە هونەر لەگەڵەوە ئێمە لەواچی خوێندکارمان هەبێت کە نمرێکی زۆر باشی بەدەستێناوە لە پۆلی 12 ئێستا ئەوانە شێ لەوەی کە ئارەزوی ئەو بکەن بێن بەشێک لە بەشە هونەریەکان بخوێنن بیانەوە لەو بەهرەیە کە هەیەە لەوێ خۆیان پێ بگەێن و بەرەو پێشەوە بچن. ئەزانی گرنگە تۆ لە چیا سەرکەوتووە بی نەگەوەی کە بۆچیەکی وەڕاستی بەڵێ خوێندکارمان هەبوو دەرسی 9 بەرکەوتو خوێندکارمان بۆ 9 من کات خۆی کە چوومە پەیمانگەی هونەرە جوانەکان دەرسی 9 بەرکەوتو یعنی بیرمە ڕەنگە بۆ زەمانە خەڵکانێکە بوو پیانە وتم بۆ ئەچیتە ئەوێ مەسەلەن بەشی تر چاوەڕی تۆکە بەڵام ئەوەی کە گرنگە تۆ لە چیا باشیت بەسەلا کە هەمیشە ئامۆژگاری من بۆ خوێندکارەکانم بۆ دەوروبش حتا ناو کەسوکاری خۆمان بۆ نمونە تۆ ئەو بەشە هەڵبژێرە کە خۆت حەزەلێتی و سەرکەوتویتە بۆ نمونە ئەگەرم باسی خۆم کەم ڕۆژگار ئەگەر ئەو بەشە من لەبژادەیە کە خۆم حەزیم لێ هەبوو ڕەنگە ئێستان نەهاتماتەم شوێنەوەکو مامۆسایەکی زانکۆ یاخۆکو دکتۆرێک ئێستا قسە بکەم لەسەر بوارێکا کە لە ناو زانکۆی سلێمانیە ئەمە وای کردووە ئەوە بوو کە ئەو بەشە بوو کە خۆم حەزم لێ هەبوو بۆیە ساڵانە بەڕاستی سەرکەوتو ئەمە بە نمونەیەگەیەنەوە بەڕاستی بۆ خوێندکارانش کە بچکە مەرجە بۆ هونەر بەڕاستی هونەر حەزێکە و بەهەیەکیشە ئەم بارە و حەزە لە هەموو کەسێکانیە یان ترخوای گەورە بەڕاستی ئەمە ئیرادێکی خوایە لە هەموو کەسێکا دروست نابێ بە هەموو کەسێک نادرێت بۆیە بەڕاستی ئەو حەز و خولیایە زۆر لەسەر و نمرەکەوەیە بۆیە ئێمە ژوامان کردووە کاتێک کە خوێندکار داوە پێشکەشەکە لە کۆلێجی هونەرە ئەبێ اختیبارێک بکرێت چکە ئێمە ناتوانینەوەی کێتێ بڵێن خوێندکارێ فێریەکەین ئێمە خوێندکار فێر ناکەین ئێمە چاکتریەکەین واتە کە خۆیەت ئەبێ بەهرەیەکی تیابێ کوردوتەنی ئێمە چەکوشکاری و قەڵەمکارێکی تیاکی ئەخینە سەر سکەکە و ئیتربێ خۆی کاری خۆی بەردەوام خێزانەکان تا چەند پاڵپشتن لەوانەیە هەندێک جار خێزانەکان ڕێگری ئەو بن بڵێ شتیوا چۆن نەبێت تۆ نمرێکی زۆر باش دێنەوە لە کۆلێژی پزیشکی وەرەگیری لە ئەندازیاری وەرەگیرێت چۆن ئەبێت بچیت لە کۆلێژی هونەر بخوێنیت ئێستا خێزانەکان بە خۆشحاڵیەوە ئەتوانم بڵێم تێگەشتێکی باشتریانێ ئەیانەوێت مناڵەکانیان لە چیا سەرکەوتون ئەوە هەڵبژێرن ئێوەش ئەوە بینن لە کۆلێژی هونەرە جوانەکان لە
بەڕاستیا ئاسی ڕۆشنبیری تاک و خێزان ئێستا باشترە بەگ لە ڕابردوو هەرچەندە بەشێکی ئەوە پەیوەندی بە دایک و باوک و خێزان بەڵێ جاری وایە تۆ بۆ نمونە یا دایک یا باوک کاتی خۆی حەزی لە بەشێ بۆ نەیتوانی بێنێ سەر هەوڵای و فراغە بە خوێن بابلین بە کچەکەی بە کوڕەکەی پێ بکاتەوانە بەڵام ئێستا نا خۆشبەختان ئێستا باشترە ینی پێم وایە خێزانی ئێستا ڕەچاوی توانا و لێ هاتووی بەڕاستی ئەولایەکەی خۆی وەرەگرێ مەسەن کوڕکچەکەی خۆزانێت لە چیا باشە لە چیاوەیە پێم وایە بەڕادەیەکی باش ئەوە کاریگەری هەیە چکە ئەمڕۆ کۆمەڵگا مجتەماعی ئێمە پێویستی بە هەموو بوارەکان هەیە پێویستی بە هەموو توێشکەکان هەیە پێویستی بە هەموو پسپۆرەکان هەیە بەڕاستی هەرێکیەکان لە هەموو شوێنێکە گرنگی خۆی هەیە و تایبەتمەندی خۆی هەیە کەواتە مامۆستا ڕۆژگارەتوانین بڵێن لە چاو ساڵانی ڕابردووە خوازیاران بۆ بەشی کۆلێژی هونەر زیای کردووە؟ هەڵبەت ئەم پرسیارە دوو لایەنەگرێتەوانێ لایەنێکیان ئەگەر وەکو خولیا حەزیبکی بڵێ لەوان وایە بەڵام لایەنێکی تریان بەڕاستی لە ئێستا بە جۆری شکاوتان بڵێم کەمی کردووە نەک لە کۆلێجی هونەر لە هەموو کۆلێجەکانە ئەویان هۆکار پەیوەندی بەڕاستی بە بارودۆخ و زروفی ئێستاوە هەیە کە ئمڕۆ بەداخەوە ینی سیرەکەی فێرخواز سیرەکە دەرچوون یاخود زەمەنێکی زۆر بەڕێکا لە ناو دراسە و لە ناو خوێندنا بەڵام ئەو سەری دیار نییە چی لێت نازانێت تاعینە بێ نازانێت چی لێ سێرەکە لە ناو حکوومەتا بەڕاستی نەدامەزراوە نەیشتێ ئەمە بەڕاستی کاریگەریی سلویاتی دروست کردووە لەسەر ئەتوان بڵم زۆربەی فێرگەکانە نەک تەنها هونەر ئەمە بەگشتی هەمووی گرتووەتەوانێ لەم لایەنەوە کەمی کردووە بەڕاستی لە هەموویە چکە ئەمان بەڕاستی پێویستە لایانی پەیوەندیدار و حکوومەت و وەزارەتە کا لەسەرەوە بکرێ و بە پێی پرۆگرام و بە پێی لیژانانی کە هەیە پێویستە پیاداچوونەوە بۆوانە بکرێت باشە مامۆستا ڕۆژگار باس لەوەی کە ئێستا هەنێجار لەوانەیە خوێندکارەکانمان بێهیوا بوو بێتن بەڵام ئەکرێ بڵێن هونەر لایەنێکە خۆشم ئەتوانم خۆمیتیایە دروست بکەم ئەتوانم لەوەی کە ئەگەر لایەنێکیش نەبێت کە دەستم بگرێت من بتوانم بە هاوکاری کۆمەڵە کەسانێکی دیکە بتوانم لە ڕێگەی هونەرەکەمەوە خزمەت بکەم ڕاست هەڵەوەتە خۆی بەشی هونەر یاخود بواری هونەر وایە کە لایەنیشی میهەنیە لایەنیشی بەهرەیە بەڕاستی ینی تەنها ئەتوانم بڵێم بە ڕێژەیەکی زۆر یاخود 100% پشتی نەبەستوە تەنها بە دامەزراندن لە شوێنە حکوومیەکانە بەڵێ بۆیە زۆرێک لەوانی کایبینین کە ئەمەنە بێ لایانی تریانەیە کاری هونەری ترەکەن لە شوێنی ترایژەکەن هەتا بۆ نمە سیر کەناڵەکان کە خۆ زۆربەی دەرچەونەرەکان لێوە کارەکەن لە شوێنەکانی تر لە ڕێکخراوەکانی ترە ئەمانە توانم بڵێم فێرخوازان و خوێندکارانی ئێمە و هونەر و هونەرمەندان جێدەستیان هەیە و توانیوانە کاری خۆیان بدۆزنە و کاری تیا بکەن. مامۆستا ڕۆژگار زۆر خۆشحاڵ بووین کام ئێوەرە لە کورسات مەگەزین لەگەڵ مابووی ئەگەر دووبارە خوێندکاران ئاگادارکەیتەوە لەوەی کە هەتاوکوکی ئەتوانن بێن بۆ فۆرمەکان بۆی فڕی بکەنەوە لە کۆلێژی هونەر هەڵبەتە وەشمان بیر نەچێت لەناو ئەم توێژانی کە داوا پێشکەشەکەن و خاوەن پێداویستی تایبەتیش بۆیان هەیە داوا پێشکەشکەن بە تایبەتی بۆ بەشی شێوەکاری و بەشی میوزیک ئەم چوار بەشە کە خوێندکاران کە لە داوا پێشکەشەکان ئەو فەتی کە باسمان کرد لە 21 حوتۆ تاوکو 28 ئەتوان فۆرم وەرگرن بەپێ ئەو کاتی کە تاوکو ئێستا دانراوە ئەگەر گۆڕانکاری بەسەرانەیە 24 تا 26 هەشت ئەبێت تاقیکردنەوە بکرێت کاژمێنەوە لە ناو بینای کەمپی نوێی زانکۆی سلێمانی لە کۆلێجی هونەر و بەشەکانە و خوێندکاران کێن دەلێ داوا پێشکەشەکە نەگەر بۆ بەشی گرافیک دیزاینە پێویستە پێنووسی تایبەت بە هێڵکاری و دادەر و لاسیک و هەندێک لەو دوو کۆمنت و شارەزایکی هەبێت لە مەسایلی گرافیک دیزاین و زمانی ئینگلیزیەکەشی باش بێت ئەوانی کە داوا پێشکەشەکەن بۆ بەشی شێوەکاری پێویستە پێنووسی تایبەت بە هێڵکاری و دادەر و لاسیک و هەندێک لەو دوو کۆمنتانی پێبێت کە کاری هونەری کردو هەڵبەتە بۆ دەرچوو بابلنەوانی کە لە سندیکاون پێویستە و کۆمنت و پێشانگا و کار و بەهرە هونەریانی کەیانە پێیان بێ ئەوانی کێنە بەو بەشی میوزیک پێویستە گوێبیستێکی هونەری میوزیکی باشیانە بێ وە شارەزایانە بێت لێ ژنیشە لە ئەمریکانە و باشترە کە یەکێک لە ئەمریکانیشیان پێبێ ئەوانی کە دێنە بەشی سینەما پێویستە توانای نواندن یاخود دەرهێنانیان هەبێ یاخود لە وێنەگرتنیان منتاژوانە باشن و باشتری شەکەیەکێک لە ئەمریکانی وێنەگرتنیان پێبێ و ڕێنمایەکانی ژەوی کە هەیە لە پشتی فۆرمەکە هەمووی هەیە و بڵاو
بڵاو کراوەتەوانی و ئەگەر گۆڕانکارێکی ڕوویا بە تایبەت لە ڕۆژی تاقیکردنەوەکە لە ڕێگەی پیجی کۆلێجی هونەری زانکۆی سلێمانیەوە بڵاویەکەینەوە خوازیاری ئەوەی کە خوێندکاران بێنە ئێمەش دە خزمەتیانە باش کەوتن بۆ خوێندکارانە شەخوازین کە فۆرمیان پڕکردێتەوە چاوەڕوانی ئەوە ئەگەنەوەی کاوەرگیرن لە کۆلێجی هونەرە جوانەکانی زانکۆی سلێمانی زۆر سپاس بۆ ئامادەبوونە زۆر سپاس بۆ زانیاریەکانە زۆر سپاس